جارێکی دیکە پرسی ڕیفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان بووەتە وەرەقەی سەرمێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکان لە دوای تەواوبوونی کۆبوونەوەکانی ژوا دەردەکەوێت ئەنجامدانی ڕاپرسی لەم ساڵدا کۆدەنگی لایەنە سیاسیەکانی لەسەر بێت. بەڵام سەرچاوەی بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم خاڵی ناکۆکی نێوان سیاسی و یاساییەکانە. یاساییەکان دەڵێن ڕیفراندۆم پێویستی بە بڕیاری پەرلەمان هەیە. لەم کاتەدا پەرلەمانی کوردستان دوو ئەرکی دەبێت. ئەرکی یەکەمیان بریتیە لەوەی کە بڕیارێک دەربکە لە بڕیارەکەدا بڕیارەکە بۆ ئەو بێت کە دەبێت لە هەرێمی کوردستاندا ڕیفراندۆم ئەنجام بدرێ، ئەمەش بە دەنگدان دەبێت لە ناو پەرلەمانەکە. ئەم بڕیاری دەرکردێتە سەر خەتۆی دووەم. خەتۆی دووەمی کاری پەرلەمان بریتیە لەوەی کە یاسایە دەربکە بۆ چۆنیەتی ڕێکارەکانی ئەنجامدانی ڕیفراندۆمی تیا ڕوون بکاتەوە. کەواتە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان هەر حیزبێک هەر لایەنێک هەر موئەسسەسەیەکی تر بێت خۆی بکا بە بەدیلی پەرلەمان بۆ مەسەلەی ئەنجامدانی ڕیفراندۆم، ئەوە دوورە لە یاسا و شتێکی باتڵە. ڕاپرسیەک کە پرسیارەکەی سەربەخۆیی کوردستان بێت بێگومان لای هاوڵاتیان وەڵامەکەی بەڵێیە، بەڵام شارەزایانی بواری هەڵبژاردنەکان پێیان وایە ئەگەر بڕیاری سەربەخۆیی بە دوای خۆیدا نەهێنێت و تەنها وەک کارتێکی فشار بەکار بێت ئەو ڕاپرسیە هیچ سوودێکی نابێت. قسەکەی ئێمە لەسەر ڕیفراندۆم ئەوەیە ئەم پرۆسەیە کە پرۆسەیەکی نیشتیمانی و نەتەوەیە پێویستی بە سێ ئەساس هەیە. ئەساسێکی یاسایی کە تۆ ناتوانین لە دەرەوەی یاسا و بڕیاری پەرلەمان ئەم پرۆسەیە بکەیت، و ئەساسێکی سیاسیشی هەیە کە دەبێت تەوافقێکی سیاسی لایەنەکان هەبێت لەسەر ئەنجامدانی ئەو پرۆسەیە، چکە ئەمە مڵکی حیزبێک نییە بەتەنها، و ئەساسی لۆجستی و هونەریشەکەوە دەبێت کۆمیسیۆنی کوردستان ڕاستپێرن بۆ ئەو پرۆسەیە. ڕەنگە ئەوی کۆمیسیۆن بەلایەنەوە ئاسانتر بێت لە پرۆسەیەکی هەڵبژاردن، چونکە هەم کەمتری پێچێ هەم کەمتری تێچێ ئامادەکاریەکان. بەڵام ئێمە بۆ هەرچی پەیوەندی بە لایەنی یاسایی و سیاسی هەیە گرفتی گەورەمان هەیە. ئەنجامدانی ڕاپرسی ڕاستەوخۆ پەیوەندی بە هاوڵاتیانی کوردستانەوە هەیە. پێویستە لە پاش ڕاپرسی ڕێز لە ڕای هاوڵاتیان بگیرێت و نەکرێتە کارتێکی فشاری دەست لایەنە سیاسیەکان و بڕیاری سەربەخۆی کوردستان بە دوای خۆیدا بهێنێت. ڕیفراندۆم پەیوەندی بە خەڵکەوە هەیە، پەیوەندی بە ڕاوی گشتی خەڵکەوە هەیە، و لە ئێستا خەڵک نیگەرانە لەو هەلومەرجەی کە لایەنە سیاسیەکان بوونەتە هەرقەلە لە بەڕێکردنی ژیانی گوزەرانی خەڵک، لە کاراکردنەوەی پەرلەمان، لە تەبایی نێوماڵی کورد. بۆیە من پێم وایە پێش هەر شتێک ئەبێ خەڵک ڕازی کرێت و ئەبێت ئەو نیگەرانی خەڵک بڕێتەوە، نیگەرانەکانی خەڵکیش بۆ ڕێتوانێت کە لایەنە سیاسیەکان بتوانن پێکەوە تەبابن و بتوانن ڕێز لە موئەسساتە شەرعیەکان بگرن و بتوانن یاسا سەربەرکەن و ژیان و گوزەران بۆ خەڵک دابین. پرسی مافی چارەی خۆنووسین و ئەنجامدانی ڕیفراندۆم و سەربەخۆیی کوردستان خاڵی نەگۆڕ و چەسپاوی ناو پەیڕە و کارنامەی سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستانە، بەڵام ڕێگای گەیشتن بۆ ئامانجانە بەڕادەی ژمارەی لایەنەکان جیاوازە. بە شێوەیەک بەشێک لە بەرپرسانی پارتی دیموکرات دەڵێن ئەنجامدانی ڕاپرسی بۆ سەربەخۆیی کوردستان پێویستی بە بڕیاری پەرلەمان نییە، بەڵام لایەنەکانی دیکە پێیان وایە ئەنجامدانی ڕاپرسی پرسێکی چارەنووساز و نیشتیمانیە، دەبێت پەرلەمان بڕیاری لەسەر بدات و کەرکووک و سەرجەم ناوچە کوردستانیەکانیش بگرێتەوە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.